حق و حقوقانی کە بە کورتیەک باسێکم لە خزمەتتان ئەوە وەرزی هاوی نەبێ بۆ مناڵەکەتی جێبەجێ بکە یەکەم شت پێشەوەی خوا مناڵە باتێ بێ ئاگال لێبێ پێشەوەی خوا مناڵە باتێ ئەبێ ئاگال لێبێ کێ هێنی ئەبێ ئافرەتی چاک هەڵبژێری وانكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم خوای گەورە باسی ئافرەتی صالحە ئەکا کە تۆ بیهێنی ئەبێ ئافرەتی چاک بێنی اختيار الزوجة الصالحة ئافرەتێکی چاکی ڕێکوپێکی لە خواتر زەبێ ئەوە بێنی چەندین پیاو هەیە بەدەست ژنەکەی و گیری خواردووە ئێبرا تۆ خۆ چاو هەبوو گوێ هەبوو دەمت هەبوو بتپرسی یارێ مە چۆنە چۆنی عایلێ چۆنە خۆی چۆنە تۆ چوی خەڵکی خراپێنەوە ئێتر گلەیی لەسەر خۆتە بۆیە اختیاری ئافرەتی چاکی ڕێکوپێک ئەبێ بە قوتابخانەیەک بۆ مناڵەکانە الأم مدرسة إذا أعددتها أعددت شعبا طيب الأعراق الأم أستاذ الأساتذة الأولى شغلت مآثرهم مدى الآجال دایک قوتابخانەیەکە تۆ ئەگەر پەروەردەیکەی تۆ کچەکەت پەروەردەکەی ئەگەر کچت بوو دوایی بێ بە دایک ئەم دایکە بێ بە قوتابخانە پەروەردەت کرد شعبێ پەروەردەکە چۆنیش بێت طيب الأعراق ڕەسەن بنەو شعبە دایک مامۆستای مامۆستایەکە مینەکانە تۆ ئازانی مامۆسای لە مەکتەب شتی فێر کردووی مامۆسای یەکەمە دایکتە کە مامۆستاکە شتی فێر کردووە برا خۆشەویستەکەم بۆیە ئافرەتی چاک ئەبێ هەڵبژێری ئەبوو هورێرە فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تنكح المرأة لأربع ئافرەت بۆ چوار شەدیەت لمالها خەڵگە چێڵێت دەوڵەمەنە لەبەر دەوڵەمەنیەکەی هێنم وڵا عایلەیەکی دەوڵەمەنە بێنە ها دووسبەی باوکی مرد ئەکەوی بەسەر ناز و نیعمەتە بەس ئەم پێشەوە مرێ لمالها ولحسبها ئەڵێ عایلەیەکی زۆر مهم من یعنی وەکو بڵێ حەسەبیان هەیە شان و شکۆیان هەیە لەناو خەڵکات دەنگ و باسیان هەیە ئێوە دوو ولجمالها هەیشاڵە خوا عەجایبە زۆر جوانە بیێنە ئیتر لە هیچ ناوەسێ هەر مادام جوان بوو یەکسەرە چێ بە قوربانە بم ئادەی نەخۆشەکەوێ و هەفتەیە تا جوابەکەی وەرەگرێتەوە ئەمە سێ ئەی چوارم چییە لیدینیها لەبەر دینەکەی ئەم چوار پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم ئەم چوار هۆکارە خەڵک ژنێنێ بەڵام بۆ ئێمە ئامۆژگاری کردووە فەرمێ فەظفەر بذاتی الدین تۆ لەناو ئەم چوارە چی بکە زیاتر گرنگی بە دینەکە بە خۆ ناڵێ بڕۆ کەسێ بێنە بەدڵۆ نەبێ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەحابەیەکی فەرمووی اذهب فانظر إليها بڕۆ سێری و ئافرەتە بکە بۆ فإن في عين الأنصار شيئا چاوی ئەنسارەکان تۆزێ بچووکە بزانە تۆ بەدڵتە حەزت لە ئافرەتی چاو بچووکەیە یا حەزت لە ئەوەیە کە چاوی وەکو بنەژێر پیاڵەوا بێ وەکو لای خۆمان نەڵێ بۆیە بێ یعنی سیرکردنەکەش هەیە بەڵام دینەکە هەڵەبژێری بۆچی بۆ قوتابخانەکە تۆ مناڵەکە دەنێریتە قوتابخانەیەک وەڵڵی کاکە هیچی بەسەری چەوە نییە نە مامۆسات دەوامەکان نە دەرزە خوێنن نە مودیر لەوێیە وەڵا برا ناینێر ئەی مەکتەبێ هەیە لەو سەرەوە ئەوە هەر زۆر باشە زۆر جددی نەینێری بۆ ئەوێ تۆژە بێ ئەم دایکە دایکێکی جددی بێت تا مناڵەکانە بە جددی پەروەردە بکە بە باشی بیان خاتە ناو مەیدانی ژیانەوە بۆیە ئەوە زەرورە برا خۆشەویستەکان کەواتە پێشەوەی ژن بێنی زەرورە کە تۆ دایکێک هەڵبژێری بۆ منداڵەکەت کە دایکێکی سالیحە و دایکێکی موسڵمان بێ